خۆشببختانە ئەنجومەنی وەزیران سەرجەم ئەو خاڵانەی کە نردبوومان هەمویانی پەسەند کردبوو. دواتر وەزارەتی ناوخۆش لە 12/6 بە بەیانێک ئاگداری لایەنە پەیوەندیدارەکانی کردووە کە بەیانەکە لە 5 مادە پێکاتووە. مادەکان مادەی یەکەم بە تایبەتی ئەو خاڵانەی کە ئێمە لە کۆنووسەکەی خۆمانە باسمان کرد کە پێویستە هەڵەبجە تابلۆی عێراق هەلەبچەی بۆ دروست کرێ و هەڵی ئەگرێت بەبێ کێشە و لەمەولا مۆڵەتی شۆفێری بە ناوی پارێزگای هەڵەبجە لەگەڵ سەنەوی و تابلۆکان بە ناوی پارێزگای هەڵەبجە و لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەڵەبجە دروست کرێ. بە هەمان شێوە بەڕێوەبەرایەتی هونەری لە یا بەشی هونەری لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەڵەبجە تەفعیل بکرێ و کارا بکرێ بۆەوەی ئەو ڕێکارە ئیداریانەی کە پێویستە لەوێ بکرێ. مادەی دووهەم باز لە ئەو تابلۆ نایابانەیە کە ئێمە کاتی خۆی داوامان کردووە بە شێوەی مزایەدە بکرێ. ئەویش پەسەندی ئەوەی کردووە کە تابلۆکانی لە ژمارە 1 بۆ 10,001 لیژنەیەکی فرۆشتن کە پێکاتووە لە سەرۆکی لیژنە بەڕێز پارێزگاری هەڵەبجە و ئەندامێتی هەریەک لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەرێم و بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەڵەبجە و بەڕێوەبەرایەتی گەنجینەی هەڵەبجە و چاودێری داواکاری گشتی و لەگەڵ نوێنەرایەتی وەزارەتی ناوخۆ هەڵەسن بە فرۆشتنی ئەو تابلۆ نایابانە و تەخمین کراوە ژمارە 1 بۆ ژمارە 1000 و داوا کراوە لیژنەیە کە دروست کرێ بۆ دەرهێنانی ئەو ژمارە نایابانەی کە کەوتوەتە نێوان 1 بۆ 10,001 لەلایەن لیژنەیەکی ترەوە کە ئەم لیژنە ئاراستەی لیژنەی فرۆشتنەکەی بکە پاشان ئاراستەی وەزارەتی ناوخۆکن بۆی ڕەزامەند بن لەسەر خەمبڵاندنی ئەوانش دواتر بە هەمان شێوە ئەفرۆشرێنەوە کە فرۆشرایەوە پارەکەی لە مادەیەکی کا ئەچێتە سەر 2 ژمارە حسابیەکیان تایبەتە بێ بە پرۆژەکان و ئاودانکردنەوەی هەڵەبجە کە لە 180 بێ و لە 120 ژمارە حسابیەکی کە بۆ پەرەپێدانی هاتوچۆی هەڵەبجە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەڵەبجە واتە لە 100% داهاتەکەی ئەگەڕێتەوە بۆ پارێزگای هەڵەبجە کە ئەمە کارێکی گەورەیە بۆ هەڵەبجە و ئەتوانین بڵین هەڵەبجە چەند هەنگاوێک ئەباتە پێشەوە لە خزمەتکردن بە هەڵەبجە.